بسم الله. ئەمە فرمێسکی هەوادارانی موقتەدا سەدرە کە لە پێشوازی ڕێبەرەکاندا دەیڕێژن و بۆ جارێکی دیکەش لەسەر داوای ئەو ڕژانە ناو گۆڕپانی تەحریری شاری بەغدا. رافضا للظلم، رافضا للفساد، مطالبا ئەنجامدانی ئەم خۆپشاندانە لە کاتێکدایە کە لەلایەن حکوومەتەوە ڕێکخەرانی خۆپشاندانەکە بۆ تومەتبارکران کە مۆڵەتیان وەرنەگرتووە، بەڵام وتەبێژی موقتەدا سەدر ئاماژە بۆ دەکات کە پێویستیان بە مۆڵەت نییە لە حکوومەتێک کە تا ئانشکی گەندەڵیە. ئەوەیان بڵاو کردەوە کە خۆپیشاندانەکە مۆڵەتی نییە و ئێمەش پێیان دەڵین کە گەلانی عێراقیان مۆڵەت ئەدەنا حکوومەت نەک بە پێچەوانەوە، چونکە گەلانی عێراقیان حکوومەت و پەرلەمانیان هێناوەتە بوون و خۆیان خاوەنی هەموو شتێکن و پێیان ئەڵین ئەنجامدانی خۆپیشاندانەکان لە دەستوردا هاتووە و وتیان ڕێگە نادەین بێنە گۆڕپانی تەحریرەوە کەچی سوپاس بۆخوا ئێمە هاتین و وەک خۆشتان دەبینین تەنها ئێمە لە گۆڕپانی تەحریرین. سەدر کە لە ناو هەوادارانیدا بە سەرکردەی چاکسازی ناسراوە بۆ چەند خولەکێک چۆ ناو خۆپشاندەرانی گۆڕپانی تەحریر و ڕایگەیاند سونە و شیعە بران و ئەوان نیشتیمانەکەیان نافرۆشن، وتشی بۆ ئەوە چۆتە ناو خۆپشاندەرانەوە تا لەگەڵیاندا بەشداری بکات و پشتگیری لە ئەنجامدانی چاکسازی بکات. پێشتریش موقتەدا ئاماژەی بۆ دابوو هەر کەسێک کە چاکسازی ڕەت دەکاتەوە پێویستە دەسەڵات جێبهێڵێت. مطالبنا مشروعة. داواکاریەکانمان یاساین و ڕابەرەکەمان ئەمڕۆ هاتە ناومان تا داوا بکات گەندەڵکاران سزا بدرێن و بە تایبەت ئەوانەی کەم تەرخەم بوون لە ڕوودانی تەقینەوەکەی کە ڕادە و دەبێت ئەوانە دادگایی بکرێن. ئەگەرچی سەدر ئەمە یەکەم جاری نییە خۆپشاندانی فراوان لە بەغدا ئەنجام بدات، بەڵام چاودێران پیان وایە ئەمە دوجارە سەدر بتوانێت لەم جۆرە خۆپشاندانانە ڕێک بخات، چونکە دوای دوو جار لە چوونە ناوە بۆ ناوچەی سەوز پاشەکشەی کرد و هەڕشەکانی نەبردە سەر. ئەمەی دوای منەوە موقتەدا سەدرە و دووبارە وتەی خۆی دا بە جۆی نارەکانی و ئاماژەی بۆ کرد کە هێشتا توانای ئەوەی هەیە خۆپشاندان ڕێک بخات، بەڵام نارەکانشی هەر لە هەمان شوێن قۆڵ و بازوو توانای خۆیان نیشانی ئەمدا. چاودێرانی سیاسیش پیان وایە ئەم شەڕی نێوان موقتەدا سەدر و نارەکانی دوای شەڕی مووسڵ کۆتایی پێدێت. ئومێد محەممەدیان ئارتی، باغداد.